کە بەڕاستی دکتۆر زۆر جارێژانی بەڕاستی ئەو حاڵەتە هەبوو گوێمان لێ بووە کە نەخۆشێک بەڕاستی لەو کاتەدا پێویستی بە نەشتەرگەرێکی گەورە بوو چونکە ئەو پارەی نەبووە دابینی بکاتن خەستەخانەکە یاخود دکتۆرەکە نەشتەرگەرێکی بۆ ئەنجام نەدا و بۆتە هۆی مردنیشی. بەڕاستیانی ئاروکو باست کرد دەبی مرۆڤایەتی تۆزێک لەسەرەوەی ئەو بابەتانە بێتن ژیانی کەسێک لە ئارادەیە بەڕاستی. بەخۆی دەتوانم پێت بڵێم یعنی هەموو شتەکان بەیەکەوە ڕەبتە و چۆن ئی دکتۆری باشی شەیە کە لەوانەیە هەزارەها نەشتەرگەری خێرخوازی کردی یاخوتە پارەی وەرنەگرتیان ڕۆژانە لە کلینیکەکانی خۆیان هەتا تایبەتیەکان یارمەتی خەڵکیدایە خەڵکی کەم دەرامەتیدایە بە هەمان شێوە لەوانەیە تاکو تروکیش دکتۆری خراپ هەبی لەوانەیە ئەویشەی کردبی بەڵام ئەمە مەسەرەن لە کوردستان و لە عێراق لە ساڵی 1920ەوە لە تەسیسی دەولەی عێراقی واتە دامەزراندنی وڵاتی عێراق نظامی سەحیمان بەلاشە بەڕاستی ینی ئەمە مەسەرەن با برین ئەگەر بە وجدانەوە باسکەین خەستەخانە چۆشی ڕزگاری ئەمە چکە مقیم بوومە لە پاش تەخەڕوجی دەوام لێرە کردێ مقیمەقدەم بوومە دەزانم چی ئیشێک دەکرێت لەو خەستەخانە ڕزگاری پێم خۆشە ینی ئەو ڕاگەیاندکارەکان بتوانن بچن مەسەلەن داتای خەستەخانە چۆشی ڕزگاری وەگرن بزانە ساڵانە چەند هەزار عملیات دەکری بەبێەوەی دکتۆرەکە یەک فلسی لەو نەخۆشی وەگری چەند هەزاران کەس لە خەلک کۆرە لە سەرەتان لە بەردی زرا و لە غودا سەرەتانی غودا قوتار کراینە بەبێ ئەوەی فلسەچی بدەن لە خەستەخانەی کۆماری هەروەها جەماعەتی کسوور و شکان و ئەوی لێ لە تەواڕیەکان ئەو هەموو تەواڕیمان هەیە بەردەوام دکتۆری خەفەر ساعت 6 شەوێ دێ کابراایك حادسەی سیارە کردیا بەلاشە مشتەشی لۆ دەکات ینی ئەوانە ناتوانێت لەبیر بکرێ بەڵام حالاتیش ئەگەر هەبی وەگەوەی باسمان کرد ناتوانرێ بەڕێی من لە ینی گلەیەک با لە ئیعلام و لە ڕاگەیەندکارەکان بکەین ینی ئەمە ناتوانم طبقەشی زدی طبقەشی دابنێم مامۆستا خراپە دەرز ناڵێتەوە یڵە هەمووتەممان زدی مامۆستای بن دکتۆر ئەو کەیسەی ئەو عملیات نەکرد و پارەی زۆر مرد یڵە هەمومان بادژی دکتۆر بین سایق تەکسی زیاد فڕی لێ دەداتەوە تا پارەکە زیاتر لێوەگەری تەماتە فرۆشەکە تەماتی ینی طبقەکان نابی دژی یەک بن دەبی سیستەمەکەبی هەمومان لەسەری بڕۆین و پیاوە خراپکارەکان هزر خراپەکان معدەنە خراپەکان سیستەمەکە لۆمان دەستنیشان کە و بینتە دەرێ و ینی ڕاگەیاندکاری پرۆفیشنال دەبی هەردوو ڕووی ئەوەکەی چکە ئەوەی ئەنگۆ پێتان دەڵێن الحاکم الخامس وانی السلطة السادسة یان خامسە ینی دەسەڵاتی پێنجەم من ئەنگۆ ینی ئەو قسەی کە لە ڕاگەیان لە ئەوەکان دەکرێ لە ئەعلامەکان لە تەلەڤیزیۆنەکان دەکرێت باوەڕکە تەسیری زۆر هەیە ئەمن لە یادەی خۆم دیتیتم مەسەن ئەو ڕۆژەی کە نەخۆشێک لە هەر کلینیکەچی دەمری ئەوە سەبەبەکە دەبی تحقیق بکرێت و لزنەدا بندرێ بزانە خەتای زۆر نەخۆشەیە بەخۆی نەخۆشیەکەی ئەو هەیە کە دەمری زۆر خەتای پزیشکەکەی خەتای نازم یعنی شتەکە دەبی تحقیق بکرێت ناتوانانی ئەوها بە عەفەوی قەرار دێ ئەعلامەکە شتە پێش دەرکەی پێش بابک جەجی شتایە لە پێش سەماعی لە پێشی دانە فەرموو چ دەرێ بابەکەش هەموو دڵی خۆی کرێت دکتۆر ئەوهانە دکتۆر قەسابن دکتۆر نازانم چا ئەوە ڕۆژی پاشتر خەڵکەکە یەکسەر دکتۆری بە خراپ تەمەشا دەکات بەڵام ساعت 3 شەوێ لێت دەقۆمی جڵتە لێت دەدا لاقت دەشتێ سیارەت دەعەم دەکات دکتۆرەکە چارەسەر دەکات هەر نەفسی دکتۆرەکە ینی ئەتوو ئەم دەینە سەر ئەساسیەکەی چۆگە بچینە ناو ئەو حالەتەوە بۆ خراپ و دەرناچین بەڵام سیستەم هەیە حسابی خراپەکاران دەکات هەمووی نەک دکتۆر مهندسێکی شەیە موادی لەوانەیە چیمەتۆ کەم تێکردبی شیشی کەم تێکردبی لەو لای ئەوە چ کردبی لەوانەیە وەستایەکی شەیە هەندێک دیواری خوارد دروست کردی سیستەمەکە متابعی بکرێ محاسبە بکرێ و ئەوانە نەتوانرێ وەک پیشانیان بدەین کە هەموو دکتۆرەکان وانەیان هەموو سیاسەتمەدارەکان وانەیان هەموو ڕۆژنامەکارەکان وانە لە ئەم یەکەم جار دەرم سیستەمەکی تەندروست لە بیرکردنەوە شێوازی بیرکردنەوە ئەگە بتوانین ئەمە بیرکردنەوەکانی خۆمان ڕاستکەینەوە ئاگامان لێ نییە ئۆتۆماتیکیان ژیانیشمان ڕاست دەبتەوە بەڵام ئەگە ئۆڕێدی ئەمن لە ژۆرەوە بەرامبەر جەنابەت یان بەرامبەر ڕاگەیاندکار یان بەرامبەر دکتۆرێک شتێکم لە ژۆری هەبی شتە باشەکانی نابینم هەر طبیعەتی بەشەری وایە کە ئەتوو لەگە برادرێکی خۆتە بەرامبەر ڕقت لێ دەبتەوە ئەو کابرایە چەند لەگەرت باش بی چەند خزمەتت کە ئەتوو هەر مسبقا حکمدایە ئەتوو مەجای نادەی باشەکەی ببینی ئەوجا بە هەمان شێوە ینی ئەو حالاتانی کە ڕوودەدە بەڕاستی پێویستە دیار بکرێن خەڵک بزانی شێوازی بیرکردنەوەکەی ئەوە نییە ئەگە نەخۆشێک مرد هەموو دکتۆرەکان خراپن.